سڵاوتان لەبێت. 2 ساڵ بە سەردانانی بەردی بناغی دووسایدی شەقامی سەرەکی گەڕەکی ژینی دارەتوو تێپەڕیوە. تا ئێستا یەک سایدی قیرکراوە، بەڵام هێشتا هیچ هەواڵێک بۆ قیرتاوکردنی سایدی دووەمی نییە. مانەوەی سایدەکەش بە قیرتاو نەکراوی ژمارەیەک دوکاندار و کاسبکاری زەرمەند کردووە. محەممەد سدیق کاسبکارێکی شەقامەکەی و بە 1964 ڕاگەیاند. بەڵیان پێدابوو سایدی دووەمیش قیر بکرێ، بەڵام هێشتا نەکراوە و ئەوانیش کار و کاسپیان زۆر کز بووە. وتیشی داواکارین حکومەتی هەرێم شەقامەکە قیر بکات. هەروەها چەتۆ شێخانی کە نووسنگی عقاراتی هەیە لە شەقامەکە دەڵێت هێشتنەوەی شەقامەکە بەم جۆرە زەرەری زۆری لە دوکانداران و بازاری سەر شەقامەکە داوە. جگەلەوەی ئاوی لێکۆتە بێتەوە و شۆستەکەش ناهێڵێت هیچ ئۆتۆمبیلێک بچێتە سایدەکەی تر. 1964 پەیوەندی بە شارەوانی دارەتوو کرد بۆ ئەوەی لەبارەی شەقامەکەەوە قسە بکەن، بەڵام ئەوان ئامادە نەبوون هیچ قسەیە بکەن. کێشەی نەبوونی غازی ماڵان لە سلێمانی خەریکە بە تەواوەتی حەل بێت. نەگەر ئەوە بەڵکو دوو ڕۆژی تر بوتڵی دووەمی غازیش دابەش دەکرێت. حتمەن دەزانن غاز لە ڕێگەی وەرەقەی بایعی و کارتی ئەلکترۆنیەوە دابەش دەکرێت کە هەر ماڵێک مانگانە 2 بوتڵیان پێدەدرێت. لە ماوەی ڕابردووشدا غازی یەکەم دابەشکراوە و لە 2 ڕۆژی داهاتووشدا غازی دووەم دابەش دەکرێت. سەرۆکی لیژنەی غاز لە قایمقامەتی سلێمانی عومەر عەبدوڵڵا بە 1964 ڕاگەیاند ئەمڕۆ غازیان بۆ چەند گەڕەکێک بردو و خەڵک پێویستیان نەبوو تەنیا 1-2 بوتڵیان گۆڕیوەتەوە. وتیشی دوو ژمارە تەلەفۆنیان داناوە و ئەوەی کێشەی هەیە یان غازی پێنادرێت تەلەفۆنیان بۆ بکەن و بریکار و غازفرۆشەکان ناچار دەکەن بۆیان ببەنە پێشدەرگەی ماڵەکانیان. هەر حاجێکی هەرێمی کوردستان ئەم ساڵ ناوی بۆ حەج دەرچوو بێت ئەوا لە ئەمڕۆ بڕی 2000 دلاری ئەمریکی وەردەگرێت بە نرخی بانکی ناوەندی بۆ ئەوەی لەوێ خەرجی و خۆی پێجەبەجێ بکات. وتەبێژی حەج و عومرەی کوردستان کاروانستۆنی ئەمڕۆ بە 1964 ڕاگەیاند هەر کەسێک دەچێت بۆ وەرگرتنی دۆلار بە نرخی بانکی ناوەندی دەبێت و ئەم پێداویستیانە ببات. پاسپۆرت و ڤیزای حەج لەگەڵ 2,665,000 دیناری عێراقی لە بەرامبەردا 2000 دلاری ئەمریکی وەردەگرێت. وتیشی لە بانکی جیهان و نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراو لە جۆرەکانی ئەیوبی حاجەکان دەتوانن 2000 دلار وەربگرن کە ئەمەش هاوکارێکی باشە بۆ حاجیەکان، چونکە هەر حاجێک زیاتر لە 450,000 دینار سودمەند دەبێت. بە ناوی سرکەی شەقڵاوە سرکەی خراپ و نەشیاوی لە ڕانیە بە خەڵک فرۆشتۆ کۆگایەکیشی پڕ لە خۆراکی بەسەرچووی هەبووە. لیژنە هاوبەشەکانی قایمقامی قەزای ڕانیە ئەمڕۆ کارگێکی دروستکردنی ترشیاتیان داخست کە بە شێوەی بێمۆڵەت ترشیاتی دروست دەکرد. هەروەها ئاشکرا بووە کە سرکەی بە ناوی سرکەی شەقڵاوە دروست کردووە، کەچی خۆی لە ڕانیە و بەرهەمەکەشی بە شێوەیەکی خراپ و ناتەندروست بە خەڵک فرۆشتووە. کارزان سلێمان لێپرسراوی لیژنە هاوبەشەکانی قایمقامی قەزای ڕانیە ئەمڕۆ بە 1964 ڕاگەیاند کارگەکە بێمۆڵەت بوو. هەروەها هەموو کەلوپەلەکانی کە تێیدا بوو خراپبوونە و بەسەرچوونە و شیاوی خواردن نین. وتیشی لێرە نانەقەیسی دروست کراوە بە خورما و ترش بە نانەقەیسی فرۆشراوە. هەروەها هەندێک بابەتی کرمی تێدا بووە، بۆیە دوکان و کارگەکەشمان داخست و لێپرسینەوەی لەگەڵدا دەکەین. هەر شاد بن.